بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 سڵاوتان لەبێ خۆشەویستانم زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری و یازی شادم لە بەرنامەیەکی نوێی کاردانەوە. بەڕێزان لەم بەرنامەیە باس لە بەرپرسیارەتیەکەین. بەرپرسیارەتی تاک بەرامبەر بە خۆی و ڕەفتارەکانی، بەرامبەر بە خێزانەکەی، بەرامبەر بە کارەکەی، بەرامبەر بە نیشتیمانەکەی. بۆ مەبەستە دوو بەڕێز میوان لە ستۆدیۆکانمان لە سلێمانی، ئەوانیش بەڕێزان خات و پەیمان عیززەدین پارێزەر. خات و پەیمان بەخێربێی. زۆر سپاس دەکەم کاکسۆران. هەروەها بەڕێز سیدۆ مۆرگەن کلینیکال سایکۆلۆجیست. جەنابیشت بەخێربێی. زۆر سپاس. تەندروستیتان باشە؟ زۆر سپاس باش. یاخەو باش بن. پەیمان خان، تاکی ئێمە لە مناڵیەوە لە ناو خێزانە ئەم جۆرە لە سایکۆلۆژی فێرەکەن کە ئایا ئەبێ بەرپرس بێ لە کارەکانی، لە ڕەفتارەکانی بەتایبەتی لە ناو خێزان، دواتر لە قوتابخانەکان، اینجا کە تێکەڵی مناڵانی دەوروبەری ئەبێ لە شوێنی نیشتە جێبوونەکەی یاخود لە کۆڵان و گەڕەکەکەی. سوپاس کاکسۆران. لە ڕاستیە حتمما ئەم قسانەی ئێمە ئەیکەین تعمیم نییەوەتە بە هەموو خێزانەکان ناگرێتەوە و هەموو کەسێکیش ناگرێتەوە، نسبیە، ڕێژەیە. بەڵام بە شێوەیەکی گشتی لە کۆمەڵگەی ئێمەیە و لە پەروەردەی ئێمەیە زۆر لەسەر ماف و ئەرگ ناوەستین، بەو مانایی کە بۆ خۆی ماف و ئەرگ دوانەیەکی پێکەوە گرێدراون کە پەیوەندی بە تاکەوە هەیە بۆ پێی کە مرۆڤ کائینێکی کۆمەڵایەتیەوە ناتوانێت بە تەنیا بژی. بۆیە ماف و ئەرگ دایمە ململانی یا ئەم دوانی ماف و ئەرکە پێکەوە لەگەڵمانە لە ساتە وەختی لەدایک بوونمانەوە تا مردنمانیەت. و ئەگەر تەوازن نەبێت لە بینی ماف و ئەرکا بە دڵنیاییەوە خەلەل دروست ئەبێ، کێشە دروست ئەبێ لە خێزانە، لە کۆمەڵگایە، لە شوێنی کارکردنە، لە هەموو ئەوانەیە. و ئەوەی کە گرفتیشە لە زۆرینەی خێزانەکانی ئێمەیە، ئێمە بە شێوەیەکی گشتی ئەوەندەی لەسەر بەخێوکردن و گەورەکردن ڕائەوەستین، لەسەر ئەوەی سەرمای نەبێ، گەرمای نەبێ، نانی خوارد بێ، جلی لە بەرابێ، یاری هەبێت، ئەوەنە لەسەر تێگەیشتنی یا فێرکردنی بە ماف و ئەرک، بە مافەکانی خۆی و بە ئەرکەکانی لەسەر شانێتی لەسەری ڕناوەستین. و لە زۆربەی خێزانەکانە بابەتێکی لاوەکیە. چۆن بابەتێکی لاوەکیە؟ بەو مانایی خۆی تۆ کاتێک مناڵەکەت فێر ئەەکەیت مافەکانی کامانن، هەر خودی ماف خۆی دوو ئەرک دروست ئەکات. ئەرکێک لەوەی کە بەرامبەرەکەی کە دایکێتی، کە باوکێتی، کە براکانێتی سەرەتا، چونکە باسی خێزان ئەەکەین، ناچاریان ئەکا ڕێز لەو مافەوە بگرن مادەم ئەم مافەکەی خۆی زانیوە. و ئەرکێکی تریژ لەسەر ئەو کەسە کە خاوەنی مافەکەیە دروست ئەکا، ئەوەی کە ئەم مافەی هەیەی بۆ چاکەی خۆی و بۆ چاکەی دەوروبەرەکەی و بۆ چاکەی گشتی بەکاربێنێت. یعنی زیاتر سەرپەرشتیارین ئێمە، بزانین بەخێوکەرین وەگلەوەی پەروەردەکار بین، لەوەی کە ئێمە تێی بگەێنین. ڕەنگە بەشێکی لەوە بێ کە زۆرینەی دایک و باوکەکانیش خۆمان نایزانین کە چۆن لەسەر ئەوە لەبەر ئەوی وا پەروەردە نەکراوین. ڕەنگە لە هەندێک حاڵەتی شەوا بێت کە ئێمە ترسمان هەبێت لەوەی کە مناڵەکانمان مافەکانی خۆیان بزانن، بۆ ئەوی نە ئێمە ناچاروین ڕێز لە مافەکەیان بگرین، نە ئەویش داکۆکی لە مافەکەی بکات. زۆر باشە. کاکسیدۆ، پەیمانخانەڵێ ئێمە تۆزێ ئەترسین لە موسەماعاتی شەرقیە بڵین لەوەی کە زۆر مناڵەکانمان تێنەگەینین کە مافەکانیان چییە و زیاتر باسی ئەرکەکانیان ئەگەی تۆ بێ واقعی تۆ واقعی بۆی تووشی حاڵەتێک نەبین لەوەی کە تووشی لە کۆنفلکت توش نەبین لە شتێکا بڵێ ئەوە مافی منە بە باوکەکە بڵێ یاخود بە دایکەکە بڵێ. ئایا جەنابەت لە کەنەدایت ئەو جیاوازیە هەیە لە بینی مجتەماعاتی ڕۆژهەڵاتی و ڕۆژئاوایی؟ بەڵێ جیاوازیەکی بنەمایی هەیە. ئینسانەکان ئەو شتە لەگەڵ خۆیان نابن کە پیاە تێپەڕیون ئەو تەریخە چ لە ناو خێزانەکە چ ناو کۆمەڵگاکە تایژین ئەی بن لەگەڵ خۆیان بۆ ماوەیەکی زۆر. تر دوایەوە لەوانەیە جۆ لە توانەوە جۆرێک لە ڕێکەوتن اتفاق ڕووبا لە نێوانە ئینسانە چ وەک تاک چ کۆمەڵگا چ وەک خێزان لەگەڵ و کۆمەڵگا نوێیە
گرفتی کۆمەڵگای ئێمە ئەمەیەکە ئێمە بە تاریخی کاتێ پەڕیوینکە ئەوەندەیش لەسەرەوە کراوە کە تۆ بژیت بە دیاریکردنیەوەرکانی کە پێویستن هەم بە شێوەیەکی سیستماتیک لە ناو ئەو پەروەردەیی کە توان بڵێن 56 ساڵی ڕابردوو با بڵێن عێراقیان تەنانەت دەوڵەتانی تریش لە خۆڵاتی ناوەڕاست ئینسان ئەوا دروست ئەکرا کە ڕابێت و حەزی بەوە بێت کە ڕاستەخۆ ئەرکەکانی پێ بدرێت و ماف هەمیشە وەک جۆرێک لە تۆتەئە جۆرێک لە مامەرە سەیرەکرێت لێرا من بیرمە کاتێک کە سیستەمی پەروەردە گۆڕا لێدان نەما مامۆستاکان تووشی جۆرێک لە شێواوی بوون ئەمە چۆن نەتوانین ببێ لێدان مامۆستا بین کۆمەڵگای ئێمە من ڕاستیەکی جۆرێکی تر لێ ڕوانم ئەویشەوەیە کە ئێمە بە جەنگا تێپەڕیوین بە جینۆسایدا تێپەڕیوین تاکی کوردیش دوجار پرسیارە بنەماییەکەیە کە تۆ ئەساسەن نازانی کەیت ئەساسەن پێشەوەشکەیت تۆ بوونتەیان نا ئەمە کەچتە دەرەوە بەرەم پرسیارەکەوی ئێمە تا ئێستا فەلسەفەیەکی پەروەردەی دقیقمان نییە نەک بڵێم بوون وەکو کورد بڵین دوجارە چیتە ناو ئەوە چکە لە ڕاندە کەلتوری پەروەردەیەکەشە هەموو چەنە من سانێکی ناسیۆنالیز نیم بەڵام دوجار ڕپرزەنتی خۆتەکەی پیشانی دەی کە چی هی تۆیە چی هی تۆ نییە چ لایفستایلێک چ ڤژنێ چ مەبادەیەکی پەروەردەی کۆمەڵگای ئێمە لەبەر کۆمەڵێک فاکتەر کە تاکایەتیش زۆر تەجروبە ناکرێت گرنگ نییە خێزان تۆ پەروەردە ئەکات بۆ ئەوی بیتۆ بە بەشێک لە خۆی تۆ بۆ پەروەردە ناکاکە پێت بڵێت دنیایەکی تر هەیە شتێکی تر هەیە چەند داهاتوویەکە خۆی گرفتی پەروەردە لە ئێستاە کە دنیاوەنە بە خێراییە گۆڕێت چییە ئەمە بێت چی بکەین ئەبێ ئەم کۆمەڵگایان مناڵەکانمان فێری چه شتێک بکەین لە کاتێکا کە هەموو ساڵێک شتی نوێ دێتە ئارە ئێمە چۆن نەتوانین ئینسانێک پەروەردە بکەین کە مەرکەکانی خۆی بزانێ کە زۆربیان ڕوون نین و مەسئولیەتی خۆشی بناسێتەوە بۆ سەردەمێک کە نییە بۆ هیچ کامان نازانین چییە خۆی پرسیارەکە لێرەوە دەست پێ ئەکات کە کێ ئەو قەزیە ئەوروژێنێت تۆ سیر کە مەسلەی مەسئولیت بەرپرسیارەتی لاشەی مرۆڤ لە ڕوانگە نیۆرۆبایۆلۆجیەکەوە ئێمە شتێکمانەیە پێوتێ ئۆتۆنۆمیک نەرڤس سیستەم لە مێشتا هەنێ مەسئولیت بەجێگەێنێت تەنانەت بێ تۆ ئیرادەتە بێ شتێ دێتە ناو چاوت داخرێ سەلەن فشاری خوێنێت ئەمان لێرا بوو تاکیش من هەستەکەمە بێ هەمان دیسپلین بەکاربێنین ئەبێ ئێمە اتفاقین لەسەر هەنێشت کە بن بە بەشێکی ئۆتۆنۆمیک و سربەخۆ لە ناو ژیانی ڕۆژەمەمان مەسلەی تاکایەتی مەسلەی ئازادی ئەمانە شتە هەر ئەساسیەکانن لە ژیانە مەسلەی ڕێزگرتن لە ڕای بەرامبەر مەسلەی شێوازی قسەکردن ئێمە بێت کاتێک کە تۆڵی کۆمەڵگایەکەنێدی دەرەوە بڵین بەگشتی من تەجروبەی ئەوێم هەیە تا ڕادەیەک لەوێ هەنێشت جێگیر بوون ینی تۆ ئیلا مەگە کەسێ لاشی تووشی نەخۆشی بێ بەکتریا بچێتە ناشتەوە سیستەمی ئێمەنی لاشە دەکسە دەسەکا بە پەرشدانەوە لای ئێمە هێشتا ئەم شتە نییە بە حکمی نەبوونی فەلسەفە بە حکمی ئەوەی کە فەلسەفەی پەروەردەک دەڵێن من کە دەڵێم فەلسەفەی پەروەردە من نازانم قوتابخانەکان زانکۆکان خەڵ لێرە فێری چیەکەن من خۆم لێرە خوێندووە ئەنی شتێک نییە لە ئەنی من زانکۆ تووشی کۆنفیوژنی کردم ئەو شتێکم زانانی توش لێ شەوانی کردم تا خۆم ڕاست کردەوە زۆری پێچوو لێر ئەمە حقەتە تۆ ئەبێ ئێمە ئیتفاقین لەم کۆمەڵگا لەسەر هەنێشت کە چیمانەوێت و ئاستێکیشە لە ئاگایی بەرپرسیارێتی ینی تۆ گەر ئاگاییت بە شتێک نەشکێت تۆ خۆت بە بەرپرسیاری نازانی ینی تۆ گە نەزانی و پەرداخلەویایە ڕۆی لێ دەیشکێنی بێ بزانی هەنێشت هەن ئێمە گرفتمان لەم پۆینتە فەلسەفەکەی ئێمە ئەمەیەکە ئێمە نازانین چیمان ڕای هەندێک لە بەڕێزانمان وەرگتووە لەسەر ئەو بابەتە پێکەوە تەماشاکەین و دوای دەینەوە گفتوگۆکەین فەرموو وڵا بەرپرسیارەتی تەواو مەڵگردووە و مافی ئافرەت پێشێل ناکەین و هەموو مافێکی دراوەتی و خۆم فەرز ناکەم بە سەریانە ئیتر بە پێی توانە هاوکاریەکەم والله لەمارێ هەموو تش عادیە بەستان ها غازەکە عادی منە پارەکەی دەدەمێ ئەو هەموو تش دەکڕێتن عادی من نییە پیاو طبعا شخصی یەکەمە لە ناو خێزانە دەبێ ئەم شخصیەتە بزانێت تەکلیفە لەسەری و ئەبێ ئاگای لەو تەکلیفە هەبێت هەر کەسی لە ئاسی تەکلیفەتی بەڕێوەبردنی تەکلیفەت نەبێت بەڕاستی زەرمەند دەبێت والله من بەڕە عادی منە غاز گۆڕن عادی منە ئەنەدا شیشی لە بۆ لێدەنێ
بەخوای نەخۆشە لە مارێ ناتانێتن احتیاجە شوی لێ دەنێم بەخوای دەستایم خۆشتە لەوی بەخوای بەخۆ پێش بەگەن پێش بەگامی شش دەزانێ پێویستە هەموو خێزانێک ئەگەر ئەوە من زروفێکی تایبەت و هاتە پێشەوە ئەگەر زروفی تایبەتیش نەبێت لەم ڕۆژگارە سەختی ئێستاە ئەگەر باوکو دایک برا کەسێکە هەبێ لە ماڵەکە ئەگەر خۆت من زیاتر ڕوو ئەەکەمە خانمان کە بەڕاستی لە ئێستا لە ڕێژەی لە ڕێژەکە تێپەڕیوە کە خانمانی شاوکاری خێزانەکانیانن ئەتر مادی بێ معنەوی بێ بە هەموو شێوەیەک بەڵام من داوا ئەەکەم زیاتر هەوڵ بەندە بەروی ژیانەکە بەرەو قورستر ڕۆژدووە ژیانەکە ڕۆژ بە ڕۆژ قورسە بێ لەسەر بەتەنیا ئێستا دایک و باوک ناتوان ئەو ئەرکە بگرنە سەرشان ئەبێ خۆمان هەست بە بەرپرسیارێک ئەبێ واش لە مناڵەکانمان بکەین لە نەوەکانمان بکەین کێنە دنیاوە لە تەمەنێکی دیاری کراوە نیانخینە ژێربارێکی قورسەوە من لەگەڵ ئەوانی بەڵام فێریان بکەن بەرپرسیارەتی چییە؟ ئەوی سەرپێیەکەی دەکەم ئەوی دیکە قورسەکان بەخۆی دەیکە ئەلحەمدوللا نالی بکەم لەوەی زۆر باشە ئەلحەمدوللا زۆر ڕێزم دەگری زۆر ڕێزی دەگرم ئیداچی ئی کەسی هەمویان ئەو بەڕێزانە کە چاوپێکەوتنیان لەگەڵا کراوە زۆر باسی ماف و ئەرکی خێزانەکەن دوو هاوسەر یعنی ئەگەر ئێمە بگەڕینەوە ئێمە بتوانین کە تاکێک وەکو کاکسی دۆش فەرمووی ئەگەر تاکێکی کورد فێری ئەوە بکەین مافەکانی چییە و دوجار چوب بەرپرسیارەتی هەڵبگرێ لەو شتانەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە لە ژیانە مناڵەکە تەماشای دایک و باوکەکە ئەکا یعنی ئایا ئێمە ئێستا دایکان و باوکانی ئێمە بڵێن هاوسەرەکانی ئێمە لەوە تێگەیشتون ئەرک و ماف چییە لە نێوان خۆیانە لە ژیانی ڕۆژانیانە؟ ئەرکوماف بەڕای من تێگەیشتون چییە بەڵام بەو تێگەیشتنی کە چەندین ساڵە هەبووە چونکە هەروە خۆی تێگەیشتن لە ئەرکوماف بە پێی گۆڕانکاریەکانی سەردەم ئەگۆڕێ بە پێی پێشکەوتنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان پەیوەندی ئابوووریەکان حتا پێشکەوتنە تەکنەلۆژیەکانیش کاریگەری گەورەیان هەیە لەسەر تێگەیشتن و لێکدانەوەی ماف و ئەرک حتا لە سەرەتاشەوە تا ئەو کاتێک کە ئەوەی کە مافی من هەتا ئەو شوێنەیە کە مافی تۆ پێشێل نەکا گەیشتۆتە ئەم تێگەیشتنە بۆ خۆی بە چەندین تێگەیشتنی ترا ڕۆشتووە بەوەی کە مافی خۆمە هەموو شتێک بکەم ئازادم لەوەی کە هەموو شتێک بکەم ئەمە ئازادی منە ئەمە مافی منە بەڵام ئەوەی کە گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەمە لە شوێنێکا ڕائەگیرێت کە مافی تۆیە مافی خەڵکانی کە یا مافی کۆمەلگا پێشێلنەکە ئەمە هەمووی ئەو گۆڕانکاریانەی کە لە کۆمەلگای نێودەوڵەتی و لە ژیانی کۆمەڵایەتی کۆمەلگە جیاجیەکان و جێگە و شوێنە جیاجیەکانە ڕوویداوە ئەویش گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەوەی کە کێشەیە بە بڕوای من لە کوردستانە لێرەوە بە شێوەیەکی گشتیش لە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەوەیە کە تێگەیشتنەکانمان چەقبەستووە ناگۆڕێت لەگەڵ گۆڕانکاری واتە ژیانمان ئەگۆڕێ لە ڕووی تەکنەلۆژیاوە ئەگۆڕێ بڵێ لە ڕووی تەکنەلۆژیاوە ئەگۆڕێ من بۆ مناڵەکەم تازەترین جۆری تەلەفۆن مۆبایل و ئایپاد و لاپتۆپ و هەموو ئەو شتانە ئەکڕم بۆی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەی خەمە ناو جیهانێکەوە کە من هیچ ئامادەکاریەکەم بۆی نەکردووە بە تێگەیشتنەکانی من بۆ ئەرکوماف هیچی بەسەرا نەهاتووە و گۆڕانکاری بەسەرا نەهاتووە ئەم گۆڕانکاریەش لە پەروەردەی مناڵەکانیشمان ڕەنگی نەهاتەوە لەبەر ئەو دوجار ئەم مناڵی من کە گەورە ئەبێت و هاوسەرگیری ئەکا و ئەچنە ناو خێزانی خۆیانەوە بە هەمان تێگەیشتنی من بۆ ئەرکوماف و بە هەمان تێگەیشتنی ننک و باپیرم بۆ ئەرکوماف درێژە بە ئەگەر بە ژیانی ئەیە ئەگەر ئەمە ورد بکەینەوە وەلەو بۆ چوونانی ئەو بەڕێزانە لە راپۆرتەکەی ئێوەیە هەیان بوو سیر ئەەکەیت هەتاکو ئێستا زۆرترین گەشە سەندن کە لە پەیوەندی ژن و پیاوە دروست بوو بێەوە بۆ ئەرک و مافی هەر یەکێکیان ئەوەیە کە پیاوەکان دانیان پێیان بەجێکی خۆیانە ناوە و هەندێک ئیش بۆ ژنەکان ئەکەن یارمەتی ژنەکان ئەیان یعنی ئەمە گۆڕانکاری نییە لە تێگەیشتن لە ئەرک و مافە واتە هەتا ئەو کاتێک کە پیاو تێنەگات بەقەدەر ژن بەرپرسیارەتی هەیە لە ماڵەوە و ئەرکی ئەوە هەموو ئەرکێکی ماڵ چۆن ئەرکی ژنە ئەرکی پیاویشە
و هەروەها هەتا ژنیش گۆڕانکاری بەسەر ئەو تێگەیشتنیانەیەت کە هەر ئەرکێک پیاو هەیەی لە بەرامبەر و هەر بەرپرسیارەتیەک پیاو هەیەی لە بەرامبەر ژیان بژێوی بەڕێوەچوونی خێزانەکەی پەروەردەکردنی مناڵەکانیش ئەمیش هەیەی لەو کاتەیە ناتوانانی بڵێ گۆڕانکاری ڕیشەی بەسەر تێگەیشتن لە ئەرک و مافا هاتووە. یعنی بە نمونە سێرکە ئێستا ئەگەر جەنابەت سەیری ژیانی ئەوانە بکەی کە ئێستا لە 2000ەکانان و خانەوا دەپێگەیەنن ئەچنە پرۆسەی هاوسەرگیریەوە. کچەکان بە هەمان تێگەیشتنی نەنکم و دایکی نەنکم و پێشتر پێی وایە هەتاکو ئاڵتونی زۆرتر بۆ بکرێ مافی زیاتر دراوە و زیاتر ڕێزی لێنراوە و لە هەمان کاتا بەشێکی زۆریش لە کوڕەکانیش ئەم تێگەیشتیان هەروەیە پێی وایە ئەرکی ئەمە بەرپرسیارەتی ئەمە ئاڵتونی بۆ دابین بکە ماڵی بۆ دابین بکە جێگەی بۆ دابین بکە لێرەیە کەوتۆتە بینی دووفاقیەکی زۆر گەورەوە لە بینی ماف و ئەرکەکانە ئەو دووفاقیە یعنی نازانێت بڕوا بەوە بکە کە نەنکی بڕوای پێی بووە یا بڕوا بەوە بکات کە ئەبێ ژن و پیاو لە ئەرک و مافا یەکسان بن. باشە ئێمە پێیماکان یعنی ئەو جیاوازی لە نێوان کۆمەلگای ڕۆژهەڵاتی و کۆمەلگای ڕۆژ ئاوایی یعنی ئەمە ناکرێشتە باشەکانی ئەوان وەرگین بۆ خۆمان و لەگەڵ ئەو کەڵچەرێکی ئێمە هەمان بۆچ یعنی تێکەڵبوونێک بکەین کە بتوانین بۆ مجتەمەعی ئێمە شتێک بێکە سوودی لێوەرگرین. بەڵێ ئەکرێ چۆن ناکرێت لە هەموو شوێنێکە ئەکرێ بەڵام ئەمە لە کۆمەلگایەکە ئەکرێ کە بنەمای هەبێت کە با بڵێن کەرتی پەروەردەی کەرتێکی دامەزراو بێت و چونکە ئێمە ئەبێ ڕاستە ئێمە باسی خێزان ئەەکەین و باسی ئەو ئەرک و مافانە ئەەکەین کە تاکەیەتی لە ناو خێزانە بەڵام ئەمە هیچی لە دەرەوەی پرۆسی دەوڵەتداری نییە واتە هیچ خێزانێک هیچ تاکێک ناتوانێت بۆ خۆی بەتەنیا چۆن ئێمە ئەڵێن ئینسان خۆ ئەگەر ئینسان بەتەنیا بژی بەتەنیا خۆی بێ هیچ کەسێکی بەدەورەوە نەبێ نەپێویست بە زانینی ئەرگەکە نەپێویست بە زانینی مافەکە بۆ خۆی ئەژی چۆنی گوێ ئەژی ئازادە بەڵام تۆ مادەم هاتیتە ناو چوارچێوەی ناو چوارچێوەی خێزانەوە و خێزانیش لە ناو دەوڵەتا بوو و دەوڵەت کاروباری خێزان و کاروباری کۆمەلگاکەی ڕێکخستە بوو بەشێکی زۆر لە دەستنیشانکردنی ئەرک و ماف و ئیشکردن ئەرکی دەوڵەتە ئەرکی دەوڵەتە کە لە سیستمی پەروەرد بەڵێ بە ئەکیدی نەبەتەنیا لە ڕێی سیستمی پەروەردەوە کاکسۆران ینی بەشێک لەوەی کە مافی تاگ ئەپارێزێ قانونە و جێبەجێکردنی قانونە دواتر کە ئەمە بەشێکە لەوەی کە ئەرکی دەوڵەت اینجا ئێمە لێرا بۆ ناتوانین ئەوەی باشە لە دەرەوە بیهێنین لەبەر ئەوەی لە بنچینەیە ئێمە ئاواهی بە تایبەتی هەرێمی کوردستان ئاوا وەکو یەک پارچە وەکو وحدەیەکی تەواو بیرمان لە کۆمەلگاکە نەکردوێتەوە چەنە خەم لە بواری ئابوووریەکەی ئەخۆین ئەوەنە خەم لە بواری کۆمەڵایەتەکەی بخۆین ئەوەنە لە پەروەردەکەی بخۆین ئەوەنە لە گەشت و گوزارەکەی بخۆین ئەم وحدە متەکاملە ئەمە ئیشی دەوڵەتە سەیری بکات کەین باسی ئەوە ئەکەین کە ماف و ئەرکەکان و بەرپرسیارەتی تاک بەرامبەر ئەوە هەمووی ئەخینەوە سەر ئەستۆی دایک و باوک سەر ئەستۆی خێزان کە چۆن توانیوێتی ئەمە پەروەردە بکات کە بەداخەوە هەم خێزان فەشەلی کردووە و هەم دەوڵەت فەشەلی کردووە بۆیە ئێمە ناتوانین اختیارمان هەبێ هەڵبژاردە بکەین لە بینی ئەوەی کامە باشە وەری گرین و کامە خراپە وەری نەگرین لەبەر ئەوەی لە بنچینەیە وەکو ئەوەی لە سەرەتایەوتم ئێمە ڕانەهاتوین لەسەر ئەوەی مافەکان دەستنیشان کەین و بە مناڵەکانمانی بناسێنین نە لە ماڵەوە پێیان ئەناسێنین نە لە خوێندنگایە پێیان ئەناسێنرێ نەکە ئەچێتە شوێنی کارەکەی و لە ناو کۆمەلگاشە پێی ئەناسێنرێ بۆیە ئەو بە بەردەوامی شتێک ئەبینێ کە پێشێلکاری مافە و شتێک ئەبینێ کە ڕاکردنە لە بەرپرسیارەتی ئەمە پێویستی بە سەر لە نوێ داڕشتنەوە هەیە پێویستی بە ئێرادەیەکی بە قووەتی دەوڵەت هەیە و پێویستی بە بەهێزکردنی سیستمی پەروەردە هەیە لەناو ئەوەیە بۆ خۆی ئیتر خێزانیش ناچار ئەبێ دایک و باوکیش ناچار ئەبێ بۆ ئاراستەیە بڕوات زۆر باشە کاکسیدۆ لە قوتابخانەکان بۆ نمونە لە کەنەدا مناڵێک کە ئەچێتە ئەوێ ئیتر لە بانیۆ تا سەعات 4 و 5 لەوێ یعنی مناڵ
زیاتر دەوڵەت خاوەنددارێتی مناڵەکە ئەوانەی کە پەیمانخان باسی ئەکا بۆی ئەوان ئەتوانن. ئێمە کۆمەلگایەکی جارێت دەوڵەتێکمان نییە کە چوارچێوەیەکی محەددمان هەبێ وەکو کورد. دەورە دراوین بە کۆمەڵێک دوژمن، کێشەی ئابووریمان هەیە، یعنی ئێمە چۆن فریای هەموو شتە بکەوین. بۆیە لەگەڵ لە لای ئێمە دەوری خێزانەکان زۆر زۆر گرنگە. بە بەڕای من لە کەنەداش سیستمەکە خۆ ڕوون و ئاشکرایە ماف و ئەرکەکان چییە، بەڵام خێزانێک بۆ خێزانێک، پەروەردەی خێزانێک بۆ خێزانێک جیاواز ئەبێ. یعنی ئەو ئیسیادە شخصیە تاشی کورد، یعنی خێزانی کورد واناکە کە تاکیش کورد بەرهەمبێنن کە بتوانێت جیاوازتر بێ لە تاکیشی کوردی خێزانێکی تر. دروستە، دەکرێت دەو شتە ڕوو بدات، چونکە بەڕاستی وەسە لە کۆمەڵگایەکی باباسی تەجروبەیەکت بۆ بکەم کە من نەخۆشێکم بینی کە دایک و باوکی ڕەفزیان کردبوو لەبەرەوەی کە جۆرێک بیریە کردەوە، دایک و باوکتیان نامانەوەی لەگەڵمان نابژیت بەڵێ لە هەموو شوێنێکرێم شتە ڕوو بدا، بەڵام گرفتەکەم هەستەکەم دقیق لە چەمکی ئەرک و بەرپرسیارەتیەکەوە دێ. ئەرک شتێکە لە ڕێگای هێزێکەوە نۆرم بێ ڕقبێت دیاری کراوە بۆت ئەم بێ ئەمە بکەیت. بەرپرسیارەتی جۆرک لە اختیار هێزیتیان نییە، ئینسانەکەی ئەحساسە کاکای بێ ئەم شتە بکە. گرفتی ئێمە و دەرەوە بڵێنە و جیهانی پێشکەوتوو واوا بڵین لەوێ تۆ فەراغتەیە، کێشەکەی وڵاتی ئەمەمەیە تو اختیارت نییە، اختیارتەیە بەس بە باجێکی قرس ئەگە ژنبی زۆر زۆرتر زۆر ڕاست. ینی کێشە لێرە شتە ئەساسی بنەماییەکانە، یعنی تۆ مەسەلەی هەراسمنت گێچەڵتەیە، یعنی تۆ ئینسانێکتەیە کە دەزی سێکسیەکرێتە سەر ناوێرێ بڵێ دەزی سێکسم کراوەتە سەر لە ناو ئەم هەموو دامەزراوە یەکی نییە بڵێت بۆ ئینسانێکتەیە کە ئەسەن ناتوانێت بێ بۆ لای منەگە من لێرە ئیش بکەم، ناتوانێت بە تەنیا لە ژوورەکە شاباسی و شتەش بکە لەگەڵ منیشە، لەگەڵ خۆشە بڵێن وەکو عیبە بە گەرچیتە لای دەروون ناسێک زۆر زۆر ینی وەکو شەرمە. لێرە ئێمە پێویستمان بە فەراغە و ڕاستیەکەی من تۆزێک لە تۆ لە پەیمانخان ڕەشبینترن. ئەم کۆمەلگاکە بە ئەم ڕۆگەیشتووە لە خۆی نەگەیشتووە، ئەم کۆمەلگاییشی لەسەر بکرێت بە شێوەیەکی سیستماتیک و پارەی تیا سەرفەکرێ کە بەلا ڕێیا ببرێ. ئەمە حەز ناکەم خەڵک وا بڵێ دەم شتە لە خۆی ڕووەدا ئەمە لە خۆ ڕوونادامە پلانێکی دقیقە و ئەم وڵاتە وێرانە بێت 5-6 ساڵی ترە گفرێنەکەی هەڵەوەشێت. و من ئەمڕۆ ئەم قساکەم تۆ توانین من تۆ 5 ساڵی تر یەکترێ بینینەوە هەتا دێ بەرەو ئیسلامێکی فەندەمێنتالیستی ڕەشبینی تێکشکێنەرە ڕوا سەکۆیە دراوە بە کەسانێکە بە تۆژ نەدراوە کە لێرای و ئەمان تعریفی ئەمەکەن ئینسان چییە؟ ئەرکانی چین؟ ئەنی خۆ پێ دوایە ئینسان تونڕەوە لە وڵاتە باسی چەکەن باسیەوەکەن باین تا ئەرکی تۆ چییە؟ ئەرکی تۆ چی؟ ئەمە ئینتەرنەلایزیەکەی وردەور دەکاتێک کە تۆ جیلێکت مێشکیت شۆردەوە و تۆ خۆت وەکو پۆلیسەکە خستەوە ناو مێشکیان ئیتر هەموویانە ئەبنەوە بە تۆ و تۆ کۆمەلگایەکت بۆ بەرهەم دێ کە شوکرە دانسەکەن دوای هەفتەیەک 700 نەفەردە نوێژەکەن لەو شان بەزەوە ئاسایی نیە ینی بەڵام ڕێکشنێکی هیستریاییە لە دنیای ڕۆژ ئاواش لە شوێنێک هەیە کەنیسێ لەم لاوە کڵاپێکە ینی خۆی پۆینتەکە دقیق پۆینتەکەی منیشەمە ئێمە چۆن توانین ئینسانێک بەرهەم بێنین با سەکەمان سادە بێ ئێمە چۆن توانین ئینسانێک بەرهەم بێنین کە بتوانین تەجروبەی خۆی بکە بەڵام پێشەوە تۆ فەزایەکتەوێ ینی خۆ من ئێستا بە کەنەدام مسلمان لە کەنەدا احترامی زیاترە گیرێتتا لە کوردستان بەڵام سنوورێکی دیکراویشتەیە مە بێجێبەجێ بکەیت لە تۆ ئەرکە مەسئولیەتی خۆت وەکو ئەحساس شیەکەی بیکە چونکە بۆ من ئەم شتە لینکەکەم بەمەوە ئەمە دووبارە چێتەوە ناو ئەو حجەیە کە خێزان بەخۆیە داچی بە مناڵەکان بڵێ پیاوەکە ئەوەی کە سەرنجی و شتانمدا هەمووی تەرکیزی لەسەر قووەتەکە بوو بتڵەغازەکە گۆڕۆمینەکانم بۆ کات هەنی ئەو وێژنە هەیە کە تۆ ئەمە شتێکی مهمە مادام تۆ ناتوانین بتڵێرگری منێڵێگرم کە تۆ توانێت بێتە سعادیشکەی چۆ تۆگە 10 ساعت خەریکی ناتوانین بتڵێ هەڵگری فێژنەکە لەمەوە دروسە بێ
و طبعا شتي تريشي لبشتا بكلا او كاك حاجوتي تكليفه مشتا وبرواي من ناكري بلي وشتا تكليفه شونك اتفاق بيكو لسر شتاني كي مريكا كبين لسر ولا استيكا بكشكا بيلي بو كشتت الله اركم ابو بمكر دايه يعني قلنا مكر دايه ترسناك بو يعني لو يا بلين شمكي اركو ماف لو يكري بيسوانه به يعني من ابي اجر مسؤوليتي من اميك مش تبكم اجر جناب الرايه قد هبي من جياواز لو رايتو بيركم هو ابي دجاتي توبكم بهمو شويك لبريك جياواز بيرك ولا من استوي كيست ببورة هر اويك يعني اويك اصلي موضوعك اويك اركما فكبو خوي ابي بويا منو تم بيوندي بدولته وهي بيوندي واضح اداره وهي ابي واضح به بونمونا كتحديدي اكاد لوي اركيتو او نبيت ك شرفي خشككات لاستويتو بيت بس بما كان انا هي وكو قانون وكو اوانا همي هي ليرا بونمونا هيج براي بوينيه خوشككي بكو جي لسر شرف اخر كاكسر انجل راستك حكمت لقانون جبجه كردنيتي او كاتيك تو باساني بأركي سرشاني خوت زاني خوشككت بكوجي جنكت بكوجي دايكت بكوجي اموزاكت بكوجي همو يعني يشك بوجه دزگیر ناكري ليرا دزگیر ناكري بقانون دزگیر اكري بلام لارزي واقعه دزگیر ناكري يعني خوب بويا بيوندي بدولته شي كندا يا ألمانيا يا هر شوينيكي تر ليرة جهة أكاتوا أوهيك راستا لهمو أوانيا تاوان هيا لهمو أوانيا جن أكوجري وهاد لبر جنبوني شي أكوجري بلام شتيكي ناوي قانونا وجيبجي أبيت بيوندي بوونية جنابت كوري بربرسيكي كوري دولمنديكي خزمي كسيكي قانون ندقريتوا ون بكري نهيل ري ديار نهيل ري هتاكو صلح دبو أكري إنجا دوائي بتنازل صلح كيسا كداب خري يعني أرك ماف بربرسياريتي همو أمانة شوارتشويكي هي ك دصلات دولة ريكي أخاد منو توجناتا هر كوملقايكي استمروفاتي أقدي كلو بري بيشكوتنياتي أجر لقانون بيهني تدروا لإما خرابتري لماويكي دياري كراوا چونك كوملك شت هي إنسان رائقريت وإنسان تي أجينيد لما فكاني ولا أرككاني سرشاني ولا لويك بربرسياري شبويك ما في برامبريج بباريزي وجدانا كبيوندي بإنسان كان خويانا وهي دولتك لري قانونوا ولا هندي شو نشاد آينا دينا كراي أجريت هندي كار من يعني يوزور باسي أواكن كدولات بلام وكو جنابش فرمود يعني لزور بي كوملغا كان دري شو أوشته جن كشتنه يعني كشت كرايم هي جريمة هر هي راستا لكوملغاي إما بونمونا لشاري شوكو سليماني دو خيزان هن خيزانيشان هل يقركان خيزانيشان تاچێک بەرهەمەیەنێ کە ئەرک و مافەکانی خۆی ئەزانێ بەرامبەر بە خۆی و کۆمەڵگاکەی ئەم لایەن نازانێ یعنی ئینسانێکی بڵین خۆشە یعنی ئەمە چ ڕەبتی بەسەر دەوڵەت و قانون و ئەوشانەوەی من ئەمە ئەو نوقتەیە تێبگات بڵە سێرکە ئەمی کە جەنابەت ئێڵەی ئەوەیە کە تۆ کۆمەڵگا بەجێ بێڵی بۆ قەزا و قەدەر یەکێک خۆی باشە بباشی ئەیهێنێ یەکێک خۆی خراپە بە خراپی ئەیهێنێ بەڵام حکمت لەوەی کە هەر بە درێژایی مێژوو کە کۆمەڵگا چەندین قۆناغی تێپەڕاندووە حتا مەسلەی تۆڵە سندنەوە کە لە تۆڵەی عشرەت و کەسیەوە ڕۆشتۆتە ناو قانونەوە تۆڵە سندنەوەکە بە دەوڵەت سەنراوە کە بووە بە سزا لە تۆڵە سندنەوە ناوەکی گۆڕاوە ئەمە یەک دنیا قۆناغی مێژووی ویستووە بۆ تێپەڕبوونی کە گەیشتوتە ئەوەی کە کۆمەڵگای مرۆڤایەتی ڕێکەوتووە لەسەر ئەوەی کە دەوڵەت لە ڕێی سیستمە جیاجیەکانەوە ئەویش کە بە چەندین قۆناغا تێپەڕیوە مافی تاک بپارێزێ
و ئازادیە گشتیەکان بپارێزێ و کۆمەڵگاش بپارێزێ لە لادان و ئاژاوە و پشێوی اینجا ئەوەی باحز ئەەکەی ئەوە بۆ تەواو بکەم ئەوە دەوڵەتە کە لە ڕێی یاساکانیەوە دەستخۆشی لەو ماڵە ئەکات لەبەر ئەوی سزا نادرێ دەستخۆشی لەو ماڵە ئەکات کە بەباشی هێناوێتی و پەروەردە ئەکا و ئەو ماڵەی تریژ ناچار ئەکاوەکو ئەو بێت بۆیە ئەلەویا ئیشی دەوڵەتە خۆی ئەوانەش هەر هەیە یعنی ئێلای ئێمە لە کۆمەلگەی ئێمەشە یعنی ئاین دەورێکی زۆر کاریگەرە بینێ عرف و عاداتی ڕاستە کۆمەڵایەتی زائدا قانون يعني أمانة هموي هي بلين يعني أجر أخوي أوانا جنب وياه سحر فوزاعي زيادة حد أبو وانية راستا بلام شون قران كاري دروز أبي يعني أميك جنابة دوت دقيق وايا بنمونا لهمكم الجايكا عادات وتقاليد بشيء جرنجا كاري جرا وداخل بوا بقانون كانيش إن بشيء لقانون كان لسر عرف عادته دروز بون بلام خوي إتر جرنجي بيش كوتنشيا أويك دەسەڵاتی سیاسی ئیش لەسەر پاکردنەوەی ئەو خەوشانە ئەگرێت کە لەناو عادەت و تەقالیدا هەیە بۆ نمونە ئێمە ئەبیستین حتا با نەچین بۆ وڵاتانی پێشکەوتو زۆر لە حرەکە سیاسیەکانی ئەم هەرێمەی ئێمە لە پێشترا لەگەڵ لە شوێنێکە دەسەڵاتیان فراوان بووە توانیویانە دەسەڵاتیان پسەپێنن یەکێک لەو ئیشانەی کردویانە لەو ڕیفۆرمانەی کە کردویانە بۆ نمونە گەورە بە بچووکیان قەدەغە کردووە بۆ نمونە بە زۆر بەشودانی کچیان قەدەغە کردووە خۆ ئەمانە عادەت و تەقالید بوون بۆ ویستویانە چاکی بکەن لەبەر ئەوەی ئام وەکو دەسەڵاتێکی سیاسی بە ئەرکی سەرشانی خۆی زانیوە کە ئەبێت وە ئیشی ئەوە بەشدار بێت تەتەورە هەرەبێ هەبێ یعنی لە قانونی مەدەنی شار هەیە بڵێ مەبەستم ئەوەیە لە ئێستاشە یعنی ئێمە زۆر عرف و عادەتی خراپمان هەیە کە تا سەر ئێسقان خراپە کە ڕەنگە زۆر جار کە دینیشی پێوە ئەلکێنرێت ڕۆیتە ناو دینەوە زۆر پەیوەندی بە دینەوە نەبێ ئەوەندەی پەیوەندی بە عرف و عادەتەوە هەیە خۆ عادەت چییە ئەوەیە کە تەقالید چییە ئەوەی کە شتێک تۆ چەندین ساڵ لەسەری ئەڕۆی بەردەوام ئەبی لەسەری بەبێ ئەوەی هیچ کەسێک گلی هەبێ لێ یا بەبێ ئەوەی هیچ کەسێک ناڕزایەتی هەبێ لێ ئەچەسپێت ئەوەی کە ئەداکو ئێستا ئێمە بە چەسپاوی هێناومانە ئیش لەسەر گۆڕانکاری نەکراوە لەو عادەت و تەقالیدەیە بۆیە زۆر کەم لە مافەکانمان ئەزانین و زۆر کەمیش ئەزانین ڕێزی مافی بەرامبەر بگرین زۆر باشە کاکسی دۆ ماف و ئەرک یعنی بە ئەس بڵین بە سادەی بە سیمپڵی دیاری کراوە مرۆڤەکان ئەبێ چی بێ یعنی ئەوەی کە ئەڵێن من بۆم هەیە هەموو شتێ بکەم بەڵام کاریگەری نەبێت لەسەر بەرامبەرەکەم ئەمە ڕاستە؟ خۆی ناتوانین دقیق بڵێن کە دیاری کراوە چونکە زۆر فاکتەر ڕۆڵە بینێت بەشێکی سم پێنی بە حاڵەتی نەفسی ئینسانەکەوەیە کە تۆ سیرکەنێک نەخۆشی دەرونی ئینسانەکە تووشێ بێت ئەگای لە دەستەدا کە مەسئولیەتی چییە کە هەرکی چییە ئینسانترین شت هیچ شتێک لە ئینسانەکە لەوانێت حیاتی تەبیعی بوو بێت دوای 30 ساڵ تووشی حاڵەتێکی نەفسیە بێت لە پڕ وای لە دەستەداکەم ئەرکی ئەسان چییە ئەبینیت ئمە تێستیان بۆ بکەین مەسئولیەتی چییە هەتا لە قانونیشە زۆر جارەگە لەو فترا شتێ بکاک ئینسانەکە لەوانەیە زۆری لەسەر نەکەوێت بەڵام گرفتەکەوەیە کە ئێمە بێت اتفاقین لەسەر هەنێ شت بەس بارودۆخی ئێمە وەکو کورد و تۆزە جیایە چونکە ئێمە بە مێژوویەکی تیژی ڕەشی پڕ لە خوێن و کوشتارە تێپەڕیوین ئاگاییمان بۆ ژیان لە دەستداوە ئینسانی کورد ئینسانێکە لە پاژە و تەجروبەی کەیەتی ئینسانێکی مەرگدۆستە لێرا کاتێک ئەم ئینسانە مەرگدۆستە دەست بۆ هەر شتێک ببات هەر تێکشکێنەرە دەست بۆ ئاین ببا هەر تێکشکێنەرە تۆ سیرکە هەتا ڕۆتاینەکانیش لە دوای مەسلی 1975 تا ئێستا ئەو تاریخەکاوە تەسی لەسەر جینۆسایدی نوێ من هەڵێم ئەو ئۆپراسیۆنی ڕوویاندا ئیتر وردەوەداگەیتە نەوەتەکان وردەوێتە ڕۆتی تند دێنە پێشەوە کە تۆ نەدبوون پێشتر هەتا ئەگەیم تێدادی خەڵکانی تر بوو بێتن وسی مەسەن 56 ساڵی پێشتر ئەچیتە ناو پەروەردەشەوە هەروات لێ دێ ئەچیتە ناو بڕوای من چی بکەین ڕاستیەکەی بەڵێت دەوڵەت خیابەکەی وازەحە بەڵام شتێکی ترە توانین بکەین ئەویشەوەیە کە یەکەم ئێمە بێت زیاتر بشە ناو کۆمەڵگاکە
سنە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی من هەمیشە و نەقدەمە هەیە یعنی تۆ ناکرێ 20 ساڵ ڕێکخراوی لە کەلار کۆڕێکە نەکرد ئەنی پێویستمە سنتانە نییە دانیشی لەو پشتی دیوارە و پارەی زۆری چاوەڕێکی خەڵک بێ بۆ لە بێ بڕۆیتە ناو کۆمەڵگاکە ئەمە یەک دووهەم ئێمە لە ڕووی سایکۆلۆژیەوە هاوسەنگیمان لە دەستدا وەکو جیلی یەکەمی جەنگ جیلی دووەم جیلی سێم ترۆما زەبری دەرونیە گوازرێتەوە تەسی لەسەر ستراکچەری مێشکدانێت تەسی لەسەر حتا ستراکچەری خێزانی کوردێسە تۆ لە سەدا هەفتای خێزانی کورد پلەیەکی یان پلە دویان پلە سەیەکی شەید بووە یان جینۆساید کراوە یان کەسێکی پلەیەکی یان کەسێکی پلە دوی ئەمە تەسیر دانێت لەسەر ئەسڵەن پێگاتەی ئەم خێزان ئەم کۆمەڵگا بەڵام نقطە خەتەرەکە ئەمەیە کە تر تۆ ئێستا جیلێک هاتووە تاریخەکەی جیایە تۆ ڕێژەیەکی شتن تا ڕادەیەکی زۆر خەڵکی ئێمە تەمەین درێژە ینی زۆر کەم نین ینی خەڵگەڵ من ئێستاکەم ئاماری دقیق نەکراوە یەکینا خراپ نییە باشە تا ڕادەیەک بە پیش مقارنە بە شوێنەکانی ترێراق تۆم بەرکەوتنە زۆر توندە ئێستا دەبینی کە ئەم دە ساڵی تر کوشتار زیایی کردووە و نۆرمەکان زۆرینە نۆرمی ئینسانێک کە ئێستا تەمەنی 25 ساڵ زۆر زۆری فەرقانی گۆڕانکاریەکە کە تەکنۆلۆژیا شادەمە موشتە شاتن ستانداردی نوێ لەبەرەوە ئێمە محکومین بەوەی کە ئەم شتە بگۆڕین خۆی ڕاستیت بێت حیات دەرە گۆڕێت ینی چاوەڕێ بە بەردەوام لە گۆڕانکاریە شتەکە ڕوودەدات ئێمە بەشێکی بچووکین تایە بەڵام ئێمە چۆن ئاراستەی پێ بدەین کە سەلامەت دەرچین تایە ئەنی خۆت مناڵەکان کەسە نزیکەکانت مەسەن ئەو کوشتاری ئەو باسی کرد مەسەن قەزەی شەرەف لە کەنەداشنی شەکوژرێ بەڵام یەک لە 100,000 لەسەر شەرەفە ئەوانشتی تر بێت بزی لێ بکرێیان چیان تووڕێیان حاڵی بڵێ لە بەرژن بوونەکەی ئەو یەکێک لە هەرە ساترین شتەکان لێرە مەسەرەنەوە بکوژە قارەمانە کەیبی بۆ سجن چوومەتە سژنەکان و بینیومە لێ قارەمانێکی مهمە کە دێتەوە دەرەوە بە مهمی دێتەوە یان تۆڵەسەنەوە یان مەسلەی توندوتیژی و ئەوی کە تۆڵی مەسەن ئەرک و مافەکە بەرپرسیارەتێکە ئێمە توندوتیژی وردمان زۆرە بەرامبەر بە یەکتری کە یەکێک لەو شتانی کە من زۆر گرنگی پێدەم زمانی قسەکردنە ینی ئێمە کێشەی کۆمونیکیش ینی بیرمان چۆتەوە چۆن قسە بکەین لەگەڵ یەکتریە چکە تۆ کەم کێشەت هەبوو ئەگەی تا ئاستێکی ترکە من ئێستا کەمێک بە وردیشی لەسەرەکەمیژەوەیە کە ئێمە من هەستەکەم ئێمە پێناگەین لە یەکتری کە قساکەی ینی بە فعلی منم شتم بۆ وتم ڕیسەرچ کەم لەسەر ئەمە ینی تۆ قسەکەی لەگەڵ ئینسانە ئێستاکەی زۆر جارەوە ڕوودەدا سەی تێ ناگا و حتا لە ئیشەکەشما من زوو من و کۆمەڵی برادری تر و مەسەن پرۆفیسۆرەکەمان پێی بەوە برد کە تۆ کاتێ بە کوردێگەڵی بی لە چیەکەیتەوە ئەوڵێ هەستەکەم هەنی نازانێت کە تۆ پرسیار لەوەکەی بی لە چیەکەیتەوە یان پێڵێ هەستت چۆنە ئەو بیر باسی شتێکی ترت بۆەکە ئێمە لە ڕووی زمانەوە هەستەکەم هەتا دێهەژارە بین بۆی حاڵەتن ئێمە بوارەکەی خۆم ئێمە هەموو شتێ بە دیدەکی نەفسیە بینی باڵانسمان لە دەستداوە و ڕاستیت بێ من ئێستای کوردستان ئەم لەحزە معلقە بینم زۆر معلقێنێ ڕویان نییە نازانین چی ڕوودەدا شتێخیتە ناو تۆفان ئەێنێ دەیبات هی ئەوە نیە کاکسی دۆ لە گۆڕانکاریین لە باش بۆ خراپیا لە خراپ بۆ باش بەڵێ لە گۆڕانکاریانین گرتو ئاراستی پێ نەدەیت خۆتی بۆ حازر نەکەیت ئەو ئاراستە بە تۆ دەدا هاتنی داش بۆ بڕای من زۆر کاریگەری هەبوو لەسەرەوە خەڵدوانەیە وایزانانی بێداشتەوە و ڕۆشت مەسلەی سوودگەرایی زۆر زۆر زیندوو کردەوە ئەوەی زیندوو کردەوە کە تۆ کرێ زۆر نزیک بی لە شتێکی وە 10 کیلۆمەترت بەین بێت تۆ کرێ بەشێک بی لەو و خەڵک لێرەوە ڕۆشت ینی من هەستەکەم شێوازی مامەڵەمان لەگەڵەوە قەزییا لە مێژویم چکە ئاین کاریگەریە لەسەرم کۆمەلگای من کۆنگایەکی ئاینی بەسیۆ ناکەماین ڕەفسکەین چکە من کەبرای سوابی ناکەمەوە بەڵام ناشبێت بۆ ئاسانیان ڕێگا بدەی کە چکە ئۆڵمۆست ئاراستەیەکی نێگەتیڤی وەرگرت و کۆمەلگاکە ئەمە بەدەر لە هینەکە ئەرکی دەوڵەتەکەش قورسە چکە تۆ لە ناو دەوڵەتەکەشتا دەوڵەت چییە ینی شتێکی معنەویە تو خەڵکان خەڵکتێ تو دوجار لەوێش کۆمەڵی خەڵکتن کە ناتوان تێ بگەن لەم شت هەمان ئەو پێ کاتی خوارەوان ناشتوانانی ئەی تۆ بێ شتێک بکەیە من باوەڕم بە کاریزما و شتە نییە بەس هەستەکەمە پێویستمان بە تیمێکەیە بێت ڕیفۆرمێکی بنچینەیی بکا لەم کۆمەڵگا و لەسەر ئەساسی تێگەیشتنی من بۆ ئەم کۆمەڵگا ئێمە لە بارودۆخەکەین ناتوانین وردە دەم شتە بکەین ئەبێ هێزێک بێت بە قانون بیچەسپێنێ دەم شتە
زۆر باش ئەبێ بیچەسپێنە لەوانەیە قسە قورس بکەوێت لەسەر من بەزەوە قەناعەتی منە چونکە لە لەحزەیەکی تاریخیانین کە چاوەڕێکەکەی شتەکان وردە بڕۆن تۆ بێت ڕێکخراوەکان دەو بنەوە سەپۆرتیان کەی کە بڕۆنە ناو کۆمەڵگا پێویست بە تیمێکی بەهێزێ قەرار بە جورەتی بێ قەرار بدات. پەیمان خان دایک و باوکان بەڵێ چی بکەن زۆر ئەوەی کە باشە تۆزێ سادەتری بکەینەوە کە وا لە مناڵەکانیان بکەن تەنها وەکو کە لە دەستپێکا باست کرد تەنها ئەرکەکانیان پێ نەڵێن مافەکانیشیان پێ بڵێن و ئەرکی هەرە گرنگ ئەوە بێ کە تۆی کوڕم زۆر ئاساییە خوشکەکەت جیاواز بیرکاتەوە بەم سادەیە فێریان بکەن یعنی ئەمە ڕاستەکەی کاکسۆران من دایمە قەناعەتم وایە کە نەسیحەتکردن لە خێزانە خراپترین شێوازی پەروەردەکردنە لەبەر ئەوەی ئینسان بە سروشتی لەوان هێ سروشتی منی ژوابێ نازانم بەزوە وا تەسەور ئەەکەم ئەو قسانەی بەڕاستە و خۆ پێت ئەوترێ بە شێوەی نەسیحەت ئاوا بکە و ئاوامەکە زیاتر ئستیفزازت ئەکا وەواد لێ ئەکانەیکەی بۆیە بە بڕوای من و بە حکمی تەجروبەی خۆم لە بەرهەوەی من ئێستا مناڵی وردم نەماوە مناڵم گەورەیە زۆر سپاس دەکەم بە حکمی تەجروبەی خۆم باشترین شێوازی گەیاندنی ئەو پەیامەی ئەتەوێ و بۆ ئەوەی کە مناڵەکەت ئەرک و مافی خۆی بزانێ ئەوەیە کە بەبێ قسەکردن لە تۆی ببینێ ئەمە باشترین جۆری بەڕای من باشترین جۆری پەروەردەیە کە دایکان و باوکان زۆر هەرچەنە منیش نامەوێت نەسیحەت بکەم چونکە زۆر ناخۆشە و لە هەموو ژیانما پێم ناخۆش بووە یەکێک نەسیحەتم بکات بەڵام باشترینی بە حکمی تەجروبە و بەڕای من ئەوەیە کە بەر لە هەر شتێک تۆ ممارەسەی وەکو دایک وەکو باوک ممارەسەی ماف و ئەرکەکانی خۆت وەکو خۆی بکەی وەکو خۆی بکەی ئەو کاتە مناڵەکە بەوێ ئەوە یەک کەلیمەی پێ بڵێ بەبێ ئەوی بڵێ کچم کوڕم ئیشی تۆیە ئەمە بکەیت ئەوە نەکەی خۆی ئەیکا بنمونە ئەگەر مناڵەکەی هەر خێزانێک ئەوەی کە ئەڵە سین منە ناس ببینێت باوکی لە ماڵەوە لەبەر 4 باوکی لە ماڵەوە لەبەر سنگی قاپەکانە ببینێت کە قاپ ئەشوا بیبینێت چێژ لێ ئەنێ بیبینێ وە گوێی لە باوکی نەبێ منەت بکا بەسەر دایکیا بڵێ من یارمەتی تۆممە بە فعلی بە ئیشی خۆی بزانێ ئەم مناڵە پێویستی بەوە نییە نەبی بیتە دەورانە هیچ شتێکی پێ بکەی ئەم لە تەسەڕوفاتی دایک و باوکی ئەیبینێت دەژم مناڵ ئەوە ئەکاکە ئەیبینێ کە ئەیبینێ بە ئەکیدی ئەوە ئەکاکە ئەیبینێ ینی من یەک تەجروبەی خۆم کە لە یعنی کە بەسەرما هاتووە کچە بچووکەکەم زۆر بچووک بوو باوکی مابوو لە ژیانە ئێشتا باوکی حاجەتی ئەشت زۆر سپاس دەکەم ئەم لە ڕەوزە نازانم لە کۆ گوێی لەوە بوو هەر هات ئاوا سەیرێکی باوکی کرد وتی باوکەوە تۆ بۆ حاجەت ئەشۆی حاجەشتن ئیشی پیاو نییە ئەمە پێویستی بە هیچ شتێک نەبوو بۆ ئەوی بۆی ڕاست بکرێتەوە دوای ئەوە چەند جاریکە کە باوکی بینی بە تەبیعی ئەوە ئەکا لە لای تەبیعی بووە بۆیە یعنی باشترین جۆری ئەوەی بەڵام بۆ ئەمە پێویستە بە دایک و باوکەکەی خۆیان بەڕاستی ئەرک و مافەکە بزانن و بزانێت چۆن ئاراستەی ئەکاوە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بەڕاستی ئێستا من کە کارەساتێکی زۆر گەورە ئەبینم دایک و باوک لە مناڵ مەشغوڵترە بە تەکنۆلۆژیاوە و تەکنۆلۆژیا دایک و باوکی زیاتر لە بڵێن ئەرکەکەی سەرشانی دابڕیوە وەگلۆی کە مناڵەکانی دابڕیوە ئەنی ئێمە پێمان وایە مناڵ تەکنۆلۆژیا سەری لێ شێوانوە بەڵام لە ڕاستیە دایک و باوک لە لای ئێمە تەکنۆلۆژیا سەری لێ شێوانوە کێشەکە مناڵەکانی کێشەکە گەورەکارن چونکە مناڵ زۆر بە ئاسانی ئەتوانی مەبدەئێکی تیا بچێنیت بە ئاسانی ئەتوانی تیای بچێنی مناڵەکەی من کە بینی بەزەی لە منە هەیە ڕۆمە دەرەوە بەزەیم بە کەسێکایەتەوە ناتوانێ بڕوە حتمما بەزەی بەڕوە سلبیەکەیان ناڵێم بەزەی بەوەی کە تۆ لەگەڵ خەڵکی کەیە ئەتوانی هاوخەمبی کە لە منە بەزەی بینی بەزەی تیا دروست ئەبێت
بە حکمی ئەوەی کە ئەم کۆمەلگای ئێمە گەشەیەکی اقتصادی نادروستی کردووە، زۆر ناسروشتی گەشەیەکی اقتصادی کردووە، کۆمەڵێک دەوڵەمەنی زۆر گەورە لە پڕێکا زۆر گەورە دروست بوون بەبێ ئەوەی ماندوو بوو بن بە دەوڵەتانەیانەوە. ئەمە سەری لە مناڵەکانی خۆیان شێوانوە و مناڵی ئەوان سەری لە مناڵی ئەوانەی تریش شێوانوە. بۆیە کۆی کۆمەڵگاکەمان بەڕاستی پێویستی بە پێداچوونەوەیە و گرنگە دایک و باوکەکان ئەوە بزانن کە مهمە مرۆڤ دروست بکات، مهمە چونکە هەر شتێکمان هەبێ. من بۆ خۆموام نازام خەڵکی کەوایە هەر چیەکەم کردبێ لە ژیانما بەقەدەر ئەوە دەستکەوت نییە بەلامەوە کە مناڵەکانم ئینسان دەرچوون یا ئینسان دەرنەچوون. زۆر ڕاست. بۆیە بەڕاستی گرنگە دایک و باوک سەر لە نوێ بە دابەشکردنی ڕۆڵ و ئەرکەکانە بچێتەوە لە خێزان خۆیان خۆی چۆن ئێوێ چۆن ئاسوودەیە و قیاسێکیش نییە خێزانی من چۆن ئاسوودەیە خێزانی تۆش ئاوا ئاسوودە بێت چۆن بێ ئەوەی کە جوابێ بەڵام لە چوارچێوەی ڕێزگرتن لە مافی یەکتر مافەکان چین؟ مافی ژیان، مافی خوێندن، مافی ئیشکردن، مافی هەڵبژاردننی کارکردن و هاوسەرگیری و لەبەرکردن و چوونە دەرەوە و هەموو ئەو خولیا و هیوایەتانەی هەتا کە تاک چۆن ڕائهێنی لەوەی کە ئازاد بێت لە هەڵبژاردننی ئەوەیە و مافی هەڵبژاردننی بیتێ. گەورەکان ئەگەر من ماف بەم بەخۆم چجل و بەرجێ لەبەرەکەم ئاینەکەم چییە بیکردنەوەم چۆنە چی ئەخۆم ئەم مافە بەم بەخۆم بۆ هەندێک مافەکە نایە بە تۆ. تەسەوڕەکەم لە دوو ڕەهەندەوە بێ. یەکەم مەسەلەی دەسەڵات کاتێک کە تۆ بۆ نمونە پیاوی لەم کۆمەڵگا هەموو شتانی خۆدێکی ڕێنادی بە کەسە نزیکەکانت بیکەن بە تایبەتی ئەگەر کچ بن یان شن بن. ڕاست من نوکتەیەکم هەیە جارێک گەڕمەوە برادێکم جارێکیاوتی ئەو بۆ کچێکی باشم بۆ نادۆزیتەوە وتم زۆر باش دانێکت بۆ دۆزمەوە وەک خۆت بێت. وتم بەس چییە؟ وتم هەموو ساڵێکی بۆ تورکیا چی بۆ لوبناانکی بۆ ئەوروپا چی ئەگەڕێەوە و گەڵفرەندە هەندەی دەڕێ میش دانێک دووە دۆزمەوە دە 12 جار پەیوەندیە بوو بێت تو نامەوێت وتم کاوێتە خۆت ڕافتی نامەوێت تی خۆت پێ ڕافسە لە هەموو لە تەجروبەکردنی خۆی ئینسان کاتێکە دەسەڵاتی دەرەکەوێت چییە؟ چکە تۆ اختیارەکان زۆرن و ئەو سەریشتەکان بەلاوە دیارە لەویا تعریفی ئەرکوبر پسایشتەشە گۆڕێت ینی من ئەیڵێم وایە تر کەسێکە نییە لە بەردەم تا بڵێ نەخێر ئەوە دروستی ئەکا زۆر جارەوە دروستەکە تۆ ڕێ بە خۆت دێنێشتی ڕێنادەیەوی تر بیکە. بەشێکی تریشی ئەوەیە کە تۆ پێ دوایە مشتەحقەتی مطلقە تابێتی لە مەسەلە مێتافیزیکی ئاینەکە ینی تۆ لێوە من نیم کە ئەڵێمە بێوا بین ئەوە خوایەوە داواکە تۆش شتە بکەی کە منەیکەم لەواتە تەوان نازانم بۆ حکمی هەڵەیەکی مێژووی مرۆڤ تووشی زۆرەی لە تەواهمە بێ لە مێژووە کەم چیرۆکانە بەرهەمەیەنێ من ناتوانم لێت تاس ناتوانم تەخیلی تێ بگەم کە چی ڕوویە 50 ساڵ لەمەوبەر ڕووە دایترەنی میزمم تەواهمە دێتە ئارا کە مرۆڤ پێی وایە لینکیە بە شتێک ترەوە گرفتی کۆمەڵگاکە ئێمەشەمەیە تانی طبعا لە کۆمەڵگای غەربیە تۆزێەوە کاڵ بووەتەوە مەسایلی قانون و ئیندیڤیدواڵیتی و تاکگەرایی و بەهای ئینسان خۆی گرفتێکی تریم کۆمەڵگای ئەمەشەمەیە کرد خۆی کێشەکە ئەمەیە کە بۆ ئەو پرسیاری کە لە پەیمانخانی شت پرسی گرفتی خێزانی ئەمەیە کە نازانێتەوە بۆچی حازرەکە ڤژنت نییە تۆ کۆمەڵشتی ئەساسیت پێویستن کە ناڵەکە سترۆنگ بێت ئازادی بدەیتێت حازریکەی بۆ شتی نوێ دقیق وایە حازریکەی بۆ دنیایەوە بەخێوەگرێ بۆی سەرڤایڤەر بێ و بەڕاستیش ناشتوانین لۆمەی دایک و باوکانیش بکەیت چونکە تۆ بەچی دروسە بێ ئەم شتە تۆ پێویست بە فەلسەفەیەکە پێویست بە سەرویسی زۆرە پێویست بە وعی کۆمەڵگاکە چەند کەناڵ لە خزمەتی پەروەردەکردن و ڕاستەکردنی کۆمەڵگان لەبەرەوە کاتێک تۆ شتانت نین ئینسان بە سروشت حەزی لە شتانە نییە بە جددی من پێم وایە مرۆڤ حەزی لە
تو سیرکە ئەنی سلمێنراوەکە مرۆڤ بە سروش حەزی لە هینە باسی تونند و تیژە ئەنیستا ئالگۆریزمی گوگل و ئالگۆریزمی فەیسبوک ومانە پرۆمۆتیان بیرۆکەکەن گەشتەکە تونند و تیژی تیاابێ زۆرە ڕوە ئەگە تۆزێ بەزەی و شتیشی تیاابێ و مۆسیقایەک و هەر زۆر زیاترە ڕوە سایکۆلۆژی ئینسانەکەوایە لەبەرەوە تۆ ئەبێ شتی زۆر بەکار بهێنی بۆ ئەوەی ئەو خەڵکە بخەیتە بارودۆخە کە پێیوا بێم شتە پێویستە طبعاً خێزان ناتوانێت دێمە کە شتێکمان ئەرکێکی قورسە ینی من پرسیارمێ لەوەی کە خێزان چییە بەڕاستی ئاین جۆرێکە لە شێواوی لە ئەساسا ئەوان باسێکی زۆر خۆڵتر هەڵەگرێت چونکە تۆ بەتابەتی لە کۆمەلگایەمان کە تۆ ئەو فراغت نییە کە غەرە پڕێک هاتۆ بۆ مناڵەکە بەسەر بردنم لە ولاوە بەڕاستی ناشتوانێم داواش لێک بۆکان لێرە بکە و ڕۆڵەش ببینن خۆشی پێویستی بە ینی پەرەپێدان هەیە لەبەرەوە فراغەکە زۆرە لەبەرەوە بیشی زۆرمان ئەوێ ئەم بە شێوەیەکی سیستماتیکە بە شێوەیەکی ناسیستماتیک مثل میدیا ئەم جۆرە بەرنامانە ئەم جۆرە تەوەرانە و باشتەوایەکی کۆمەڵایەتی کە هەمومان هەنی ئێمە وەکو معامەرە سێریەوە نەکەین کەمانەوە بگۆڕین تۆ زۆر شتی ئەرک و ماف تۆ پرسیایی زۆر بیداییتەن لەم کۆمەڵگا ینی لەگەڵێکی کادانیشی کێیە خۆگەرێک ئەوی کچێ بێ و کوڕێ بێ ئەو هەر زۆر قورسە ئەم پرسیار ئەگەر نەکاتە تەفتیش یعنی غەریزەی ئینسانەکە بۆ ئەوە نەبەجێماوە لەم شتانایە هێشتا ئەتر بەدەر لە مەسایلی زۆر سوپاسانەکەم بەڕاستی کاتی بەرنامەکەمان هەرۆگە بوو ئەگەر شتێک مابێ بە کورتی باسیکەن پەیمانخان لە ڕاستیا من ئەوەی کە ئەمەوێت لە ئەخیرا بێڵێم ڕەنگە بۆ ئێستا باشترین شت ئەوە بێت کە گرنگیەکی زۆر بدرێ بە سەر لە نوێ دەڕشتنەوەی ئەو تێگەیشتانە لە ئەرکوماف لە ڕێی کارە هونەری و میدیاوە تەسەورەکەم لە ئێستاە بۆ ئێستەی ئێمە کە بەڕاستی چاوەڕوانیەکی وان نزیک نییە کە گۆڕانکارێکی گەورە لە کەرتی پەروەردە و لە سیستمی فێرکردن و ئەوانەیە ببێت تەسەور ئەەکەم نزیکترین شوێن و وەسیلە کە بیگەێنێتە خێزانەکان و با بڵێن یارمەتی خێرا گۆڕانکاری بات لە هەندێک لە عادات و تەقالی دووە تێڕوانینێکی نوێ ئاراستەکردن بۆ میدیا و هونەرە زۆر باشە کاکسی دۆ جەنابەت من ئەمەوێت ئاخر قسەیەکی گاندی هەیە زۆر باوەڕم پێیەتی ئەڵێ دەو شتەی دەتەوێت ڕوودات خۆتا جێبەجێی بکە زۆر ڕاست ینی منە شتێک کە دەیڵێم دەیکەم بەڵام هەرچەنە بەرڕەخ نەشەکەویت بە جۆرێک لە جۆرەکان بەڵام هەستەکەمە بێ هەمومان لە شوێنی خۆیەوە دەستکات بەو شتێک کە بە تەجروبەکردنی ئەو شتی کە باوەڕی پێیەتی بۆ ژیانێکی باشتر زۆر باشە زۆر سوپاسیەوەکەم بەڕاستی مادوومەکردن بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر سوپاسیەوە ژەکەم کە هەتا ئێستا لەگەڵمان نابوون هەتا بەرنامەیەکی تر هیوادارم بەختەوەر بن دڵخۆش بن سەلامەت بن بەخوای گەورەتان سپێر و خواتان لەگەڵ و کاتێکی خۆش